کۆمپانیای تێیک-تو پاتنتێکی بۆ یاری GTA بڵاو کردەوە. تێیدا لەوانەیە یەکەم ئاماژە بێ بۆ نەخشە نوێیەکەی GTA 6 و پێدەچێ بۆ GTA ئۆنلاین بێت و مۆدی ئۆنلاینی یاریەکە زۆر گەورەتر نیشان دەدا. خۆشەویستانم سەلام عەلەیکم ژیرەکان چۆنن؟ ئەمڕۆ ڤیدیۆیەکی سادە و جیاوازمان هەیە. سوپاسان دەکەم گەردوگمێت لایک دابگرن، سەبسکرایبی چنەڵی ژیر بکەن گرتا یاسە نەتان کردووە، زەنگوڵەکەش داگرن تا ئاگاداری نوێترین ڤیدیۆکان بن. دوای سەرکەوتنێکی یەکجار گەورەی GTA 5 و بە تایبەتیش مۆدی ئۆنلاینەکەی گەیمەران لە هەموو جیهان چاوەڕوانی دەرچوونی GTA 6ن. گەیمەران بە شێوەیەک حەوداڵی دەستکەوتنی زانیارین لەسەرم یاریە بۆ سەدان جار هاشتاجی GTA 6 لە تویتر دەستە ترێندینگ. کە خۆتان دەزانن تویتر بەناوبانگترین تۆری کۆمەڵایەتی نییە، ژمارەی بەکارهێنەرانی زۆر کەمتر لە چاوتۆڕەکانی دیکە. یعنی کاتێک رووسیا هێرش دەکاتە سەر ئۆکرانیا، هاشتاجی ئازادی بۆ ئۆکرانیا دەسێتە ترند بە چەند هەزار تویتێک. بەڵام کاتێ ڕۆکستار تەنیاوە وتی بە فەرمی کار لەسەر یاری داهاتوی GTA دەکەین، وشەی GTA 6 هەر بەکار نهێنا و تەنیا لە تویتر لە ماوەی 48 کاتژمێر زیاتر لە 9 ملیۆن لایک بۆ تویتەکەی هات. کە ئەمە بە دەگمەن لە مێژووی تویتر بۆ هیچ بابەتێکی سیاسی و کۆمەڵایەتیش ڕوودەدا، چجای ڤیدیۆ گەیم. من دەمەوێت بڵێم کە گەیمەرێکی زۆر چاوەڕوانی GTA بێگومان خۆشتان ئەمە باشتر دەزانن. هەواڵەکەی ئەمڕۆمان لە ماڵپەڕی ڕێدێتە. یوزەرنەیمێک بە ناوی کۆری LVV پۆستێکی بڵاو کردەوە. پاتنتێکی فەرمی کۆمپانیای تێیک-تو ئینتراکتیڤ لە خۆ دەگرێت. تێیدا باسی ماپە گەورەکە و ماپە زەبەلەحەکەی GTA 6 دەکات و بە تایبەتیش GTA ئۆنلاینی ئەو یاریە. وەکو لە وێنەکە دیارە نەخشەکە دابەشی 6 ناوچە دەکرێت. هەر ناوچەی زیاتر لە 29 تا 40 یاریزان لە خۆ بکرێ، واتە نزیکەی 180 یاریزان زیاتر کەمتر لێک نەخشەدا دەتوانن یەکتر ببینن، کە ئەمە یەکەم جارە بە فەرمی ڕۆکستار هەوڵی شتێکی لەو شێوەیە گەورە و زەبەلەح بدە. کۆڕی LVV دەڵێ پێدەچێت ڕۆکستار سیستەمێک تاقی بکاتەوە گەیمەران بە ئاسانی لە مۆدی ئۆنلاینەوە بچنە سێشنی دیکە، واتە لە یاریەکەوە بۆ یاریەکی دیکە بێ ئەوەی بستنە سەر لۆدسکرین، واتە بێ ئەوەی یاریەکە خۆی لۆد بکاتەوە دووبارە. لۆدسکرین یەکێکە لەو خاڵانەی گەیمەران زۆر ڕقیان لێتی لە یاریەکانی ڕۆکستار بە تایبەتی و بە تایبەتریش لە مۆدی ئۆنلاین. یاریەکە بە شێوەیەک دیزاین دەکرێت گەیمەران بە ئاسانی بتوان لە ناوچەیەک گەشت بۆ ناوچەیەکی دیکە بکەن بێ ئەوەی لە یاریەکە دەربچن، بێ ئەوەی یاریەکە لۆد ببێ. جاگەر باسی لۆدسکرین بکەین کە ڕۆکستار هەوڵ لە ناوبردنی یەکجارەشی بدە، کەواتە لەوانەیە ڕۆکستار GTA 6 تەنیا بۆ کۆنسۆڵی ئێستا بەردەست بخە، واتە بۆ PlayStation 5 و Xbox Series و بێگومان بۆ PCش. چونکە کۆنسۆڵی ئێستا توانای لۆدکردنی یاریەکانیان بە شێوەیەکی خێرا بەهۆی خێرایی میمۆری ناوەچەکەیان کە بە SSD دەناسرێت هەیە. کۆنسۆڵەکانی ڕابردوو ناتوانن ئەو خێراییە یاریەکان لۆد بکەن، چونکە میمۆری ناوەچیان هاردی داتای فیزیکیە و خاوە پێویستی بە خولەکێک یان زیاترە بۆ لۆدکردنی داتای یاریەکان لە شەقام و باڵەخانە و سەردەم ئاسێتەکان. هەرچەندەم زانیاریانە فەرمین واتە پاتنتە لەلایەن تێیک-تو خاوەنی ستودیۆ ڕۆکستار دەرکراوە و بەمەستی ئەوەش دەرکراوە تا یاری دیکە نەتوانن لاسایی ئەو پاتنتە بکەنەوە، ئەو نەخشە ڕێگەیە بکەنەوە، گەرنا تێیک-تو فێرە بەوەی کەوا خەڵکی بداتە دادگا. بەتایبەتی چەندین یاری داوەتە دادگا، تەنانەت نوێترین یاری کە تێیک-تو تەنیا لەسەر ناوەی یاریەکە ناوی تێیک-تو تێدایە، یاری It Takes Two دادایە دادگا و پێیان وتکەوا دەبێت ناوی یاریەکە بگۆڕن. تەنانەت یاری It Takes Two بۆ یاری ساڵ لە 2021 کەسی تێیک-تو هێشتا لە دادگایە لەسەرەوەی کەوا ئەو کۆمپانیایە یاخود ئەو یاریە ناوی تێیک-توی لە ناودا بەکارهێناوە و ویستویانە ناوبانجی تێیک-تو بەکاربێنن بۆ فرۆشتنی کۆپی یاریەکە. هەرچەندە من پێم وانییە It Takes Two ناوی تێیک-توی بەکاری نابی، بەڵامی دیەوە تێیک-تووە پارەپەرستن و ستودیۆ ڕۆکستار ستودیۆیەکی خراپ نین بەڕاستی، یعنی ڕۆکستار هەموو کاتێک باشترین کاری خۆی ئەنجام دەدا، بەڵام دەگرێتەوە سەر پەبلیشەر بڵاوکەرەوە ئەو کەسێکەوە خاوەنی ستودیۆیەکە و یاریەکان بڵاو دەکاتەوە. زۆرجار ڕەفتار و هەڵسوکەوتی ئەوان بەرامبەر گەیمەران پارەپەرستیە، بەتایبەتی لە بابەتی مایکرۆ ترانزاکشن پارەدانی ناو یاری و خراپ تەعاملکردن لەگەڵ گەیمەران و تاخیر بڵاوکردنەوەی یاری نوێ.
100% نازانین ئەم پاتنتە بەکاردێ بۆ GTA 6 یاخودنا دەبێت چاوەڕوان بین بەڵام ئەوەی دەیزانین بە فەرمی ئەوەیەکەوە GTA 6 بە فەرمی لەلایەن ڕۆکستارەوە لە بەرەمێنانە خۆیانە قسەیان بڵاو کردەوە بە پێشبینی دەکەین تا کۆتایی ئەم ساڵ یان سەرەتایی ساڵی داهاتوواتە سەرەتایی 2023 لۆگۆیەکی فەرمی GTA 6 ببینین یاخود دیمەنێکی لێ ببینین و لەوانەشە تیزەرێک ببینین تریلەرێکی کورد ببینین هەرچەندە من پێم وایە سەرەتا تەنیا لۆگۆ دەبینین لە دوای چەند مانگێک ئینجا ڕۆکستار لەوانەیە دیمەنێک یاخود تیزەرێکمان پێشکەش بکە. ژیرەکان ئەمە نوێترین زانیاری بوو لەسەر GTA 6 لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن لەسەر نەخشەی ئۆنلاینەکە دەبێت بۆچوونی ئێوە و کۆمنتی ئێوە بخوێنەوە بەڕاست. سپاست دەکەم بۆ تەرخانکردنی کاتی ئەمڕۆت بۆ ڕۆشنبیر بوونەوەمان لە دنیای ڤیدیۆ گەیم ڵاچی ڤیدیۆ لە بیر مەکە تا ڤیدیۆی داهاتوو. سلام علیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوو.